ئەمڕۆ لەژێر تیشکی خۆری نۆیەمین ڕۆژی مانگی زیلحیجەدا نزیکەی 2 ملیۆن حاجی لە ناوخۆ و لە سەرانسەری جیهانەوە ڕوویان لە عەرەفات کرد تا گەورەترین کۆڵەکەی فەریزەی حەج جێبەجێ بکەن. لە کاتژمێرەکانی بەرەبەیانیەوە لێشاوی میوانانی خوددا بە دەنگی لەبەیک اللهم لەبەیک سنوورەکانی عەرەفاتیان گرتەوە کە تێیدا لە ناوچە دیاریکراوەکاندا جێگیر بوون بۆ بەسەربردننی کاتەکانیان لە نێوان زیکر، پاڕانەوە و گەڕانەوە بۆ لای پەروەردگار. ئەم دیمەنە مەزنە کە لە کاتی نیوەڕۆدا بە بیستنی وتاری عەرەفات و ئەنجامدانی نوێژەکانی نیوەڕۆ و عەسر بە شێوازی کورتکردنەوە و کۆکردنەوە گەیشتە لووتکە، گزارش لە یەکگرتووی و قوڵایی ئیمانی موسڵمانان دەکات کە لە یەک کات و شوێندا بەبێ جیاوازی ڕەگەز و پلەپایە کۆبوونەتەوە و داوای لێخۆشبوون و ڕەحمەت دەکەن. وەستان لە عەرەفات وێزگەیەکی ڕۆحی بێوێنەیە کە تێیدا مرۆڤ لە هەموو خەمە دونیاییەکاندا دەمەڵڕێت و تەنیا ڕوو لە پەروەردگار دەکات. وەک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی حەج واتە عەرەفە. ئەمڕۆ عەرەفات بووە تابلۆیەکی زیندووی یەکسانی کە تێیدا ملیۆنان مرۆڤ بە یەک پۆشاکی سادەی سپیەوە وەستاون کە ئەمەش نیشانەی تەسلیم بوونە بە ویستی خوددا و جەختکردنەوەیە لەسەر برایەتی ئیسلامی. ئەم ڕۆژە لای حاجیان بە هەلی زێڕینی گۆڕینی ژیان و پاکبوونەوە لە گوناهەکاندا دەنرێت. هەر بۆیە تاوابوونی خۆر دڵەکان بە نزا و چاوەکان بە فرمێسکی شەوقی دیدارەوە سەرقاڵی پاڕانەوە بوون. دامەزراوە پەیوەندیدارەکانی عەرەبستانی سعودیە بە هەمەهەنگیەکی باڵا زنجیرەیە خزمەتگوزاری پێشکەوت و تەکنەلۆژیایان خستە گەڕ بۆ دەستەبەرکردنی ئارامی و سەلامەتی حاجیان. وەزارەتەکانی ناوخۆ و تەندروستی سعودی ڕایانگەیاند پلانەکان بە سەرکەوتووی جێبەجێ کراون، لەوانەش دابینکردنی تۆڕی چڕی ساردکەرەوە و ئاوڕشێن بۆ کەمکردنەوەی گەرمە، بڵاوکردنەوەی تیمە پزیشکەکان و ئۆتۆمبیلی فریاکەوتنی گەڕۆک، بەکارهێنانی سیستمی زیرەک بۆ بەڕێوەبردننی جەنجاڵی و گواستنەوەی حاجیان. ئەمساڵ جەختێکی توندش لەسەر لایەنی یاسایی کرایەوە بە جۆرێک کە تەنیا و کەسانەی مۆڵەتی فەرمیان هەبوو ڕێگەیان پێدرا بەشداری ڕێوڕەسمەکانی حەج بکەن. ئەمەش لە پێناو پاراستنی کوالیتی خزمەتگوزاریەکان و ڕێگریکردن لە هەر جۆرە پشێویەک کە کار بکاتە سەر سەلامەتی گشتی. لەگەڵ ئاوابوونی خۆری ئەمڕۆدا حاجیان دەستیان بە چوون بەرەو مزدەلیفە کرد تا نوێژەکانی شێوان و خەوتنان ئەنجام بدەن و شەو تێیدا بمێننەوە. وەک ئامادەکاریەک بۆ ڕۆژانی جەژنی قوربان و ڕەجمکردن. دوای ئەمانە حاجیان ڕوو لە مەککە دەکەن بۆ ئەنجامدانی تەوافی ئیفازە کە یەکێکە لە پایە سەرەکیەکانی حەج. پاشان ئەنجامدانی چوون و گەڕانەوەیە لە نێوان هەردوو کێوی سەفا و مەروەدا. لە ڕۆژانی تەشریقیشدا پێنج شەممە، هەینی و شەممە لە مینا دەمێننەوە بۆ تەواوکردنی هەر سێ ڕەجمی بچووک، ناوەند و گەورە بەر لەوەی بگەڕێنەوە بۆ ئەنجامدانی تەوافی ماڵاوایی و کۆتایی هێنان بە حەج.